بەناوی خوای دەهەندە و دلۆفان سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێگەن جوانترین سڵاوی ئێمەتان پێشکەش بێ خۆشحاڵ و بەختەوەرین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکە بە دیداریەوە عزیز و خۆشەویست شاد بووینەوە. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان لە سێ تەوەری سەرەکیەوە کە میشە پێکاتوە کە تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەرەوەی کە ئێوارەی ئەمڕۆ دەستگای نوری حکمە مەراسیمێکی بەرفراوان لە شاری هەولێر ساز دەکات بۆ لەبەرکەرانی قورئان ئەوانەی کە لە ناو دەستگای نوری حکمە قورئانیان لەبەر کردو ئەمڕۆ مەراسیمێکیان بۆ ساز دەکرێت و خەڵاتێکی تایبەتیان پێشکەش دەکرێت کە ساڵانە مەراسیمە ساز دەکرێت لە هەولێرەوە میوانێکی تایبەتمان دەبێت لە دەستگای نوری حکمە و قسە لەسەر مەراسیمەکەی ئەمڕۆ دەکرێت. تەوەری دووەمان قسە لەسەرەوەی کە کێشە خێزانیەکان هۆکار چییە کە دەچنە ناو دادگاکانەوە واتە بۆچی لە ڕابردوودا زۆر جا کێشە خێزانیەکان لە مەجلیسێکی کۆمەڵایەتی یاخود لە نێوان دایک و باوک یا وەسیەکی ژن یاخود پیاوەکەدا چارەسەر دەکران و سەری نەدەکێشا بۆ دادگاکان بەڵام سیر دەکرێت ئێستا زۆربەی کێشە خێزانیەکان لە ناو دادگاکاندا یەکلایی دەکرێنەوە زۆرینشیان بە تەلاق یەکلایی دەکرێتەوە. هۆکارەکان چین کە تەوەرێکەوە میوانێکمان لە شاری حاجیاوە لەگەڵدایە و قسەی زیاتر لەسەر و تەوەرە دەکەین. تەوەری سێمیشمان قسەکردنە لەسەر یاری پۆبجی کە دیارە هەندێک کەس لە ناو هەرێمی کوردستان توانیویانە بەشداری پێشبڕکەیەکی بەرفراوان لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشێک لە ئەفریقادا بکەن و پلەیەکی باش بەدەست بێنن بۆیە لێرە میوانداریەشێک لەوانەمان کردو دەمانوێت بپرسین ئایا سوود و کاریگەری پۆبجی چیە بە تایبەتی فتوایەک لەسەر لەلایەن لیژنەی فتوای زانایانیانی هەرێمی کوردستانەوە هەیە لەسەرەوەی کە پۆبجی حرامە بزانینەمان چۆن پەنا بۆ پۆبجی دەبن و ئایا سوود و چارەستی سوود و قازانجی پۆبجی چییە و دەستکەوتی چییە بۆی کامان سەرقاڵی یاری پۆبجی دەبن کە ئەمە سێتەوەری سەرەکیمانە لەگەڵ چەند زانیاری و راپۆرتێکی تایبەت و ئەگەر هەبێ ڕووماڵی چالاکی پەیامێرەکانمان وە کەمیشە بڕگە یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانە با پێکەوە بینەری بین. نرخی دراوەکان بۆ ئەوانەی کە بازرگان و بازرگانی دەکەن یا گەشتیارن و گەشت دەکەن بۆ دەرەوەی وڵات و یام زۆر جار بە مەبەستی چارەسەری پزیشکی خەڵکێک پێی خۆشە نرخی دراوەکان ئەو ئاڵگۆڕە بزانێت کە ڕۆژانە بەسەر نرخی دراوەکاندا دێ با پێکەوە بینەری ئەو گۆڕانکاری و ئاڵوگۆڕە بین لە نرخی دراوەکاندا.
گرنگترین ڕووداوەکان لە ڕابردوودا بە تایبەتیەوانەی کە لە بەرواری 22 هەشتا ڕوویان داوە بە تایبەتی ژەوانەی کە گرنگن بۆ کورد و کوردستانیەکان با پێکەوە بینەری بڕگەی یادەوەری بین. بیستودوی هەشتی ساڵی 1970 لە درێژەی داهێنان و خزمەتگوزاریەکانی دەوڵەتی عوسمانی بەرامبەر بە موسڵمانان هێڵی شەمەندەفەری نێوان شاری مەدینەی پیرۆز و شاری دیمەشق کەوتەکار و گەشتیارانی دەگواستەوە. ئامانجیش لەوە زیاتر بەستنەوەی هەردوو ناوەندی ئاینی مەدینە و دیمەشق بوو بە تایبەت کە پێشتر مەدینە یەکەم پایتەختی دەوڵەتی ئیسلامی و دیمەشقیش پایتەختی دەوڵەتی ئەمەویەکان بووە. وا ساڵانە لە ڕێگەی ئەو شەمەندەفەرەوە هەزاران حاجی و گەشتیارانی ماڵی خوددا هاتوچۆیان دەکرد. دروستکردنی ڕێگای ئاسنی یەکێکی تر بوو لە دەستکەوت و خزمەتگوزارەکانی سوڵتان عەبدولحەمیدی دووەمی ڕەحمەتی لە ئاوەدانکردنەوەی وڵاتانی موسڵماناندا. 22 هەشتی ساڵی 1920 با پاڵپشتی و بەڵێنی ئینگلیز و وەک بەجێهێنانی چاکەی خۆی بەرامبەر بە بنەماڵی شەریفی مەکە بەریتانیا هەستا بەدانانی مەلیک فەیسەڵ بە پادشای دەوڵەتی عێراقی نوێ. 22 هەشتی ساڵی 2011 لە بەرەنجامی بەهاری عەرەبیدا بۆ ڕووخاندن و کۆتایی هێنان بە ڕژێمە کۆنکرێتیە دیکتاتۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شۆڕژگەڕانی گەلی لیبیا شاری تەرابلوسی پایتەختی لیبیان ڕزگار کرد و کۆتاییان بە حوکمی 30 ساڵی قەزافی هێنا و ڕووخانی پایتەختیش بە مانای ڕووخانی ڕژێم و دەسەڵاتەکە هات. هەرچەندە دەستگیرکردنی موعەمەر قەزافی دواکەوت بۆ پاییزی هەمان ساڵ لە گوندێکی شاری سرتی ئەو وڵاتە و دەست بەجێ لەلایەن شۆڕژگەڕانەوە کوژرا و کۆتاییان بە ژیانی هێنا. بەڵێ خۆشەویستان سڵاوتان لێبێ. تەوەری یەکەمی بەرنامەکەمان وەگامەژەمان پێکرد بریتە لە سازدانی مەڕاسیم و چالاکیەکی سنتەری نوری حیکمە دەستگای نوری حیکمە بۆ لەبەرکردنی قورآنی پیرۆز بە تایبەت بۆ ئەو فێرخوازانەی کە لە ماوەی ساڵێکدا توانیویانە قورآنی پیرۆز لەبەر بکەن و ئەمڕۆ لە شاری هەولێری پایتەختی کوردستان مەراسیمی ڕێزلێنان بۆ ئەو قورآن خوێنە خۆشەویستانەی ئاو قورآن لەبەرکەرانە ساز دەکرێت. بۆ مەبەستە لە شاری هەولێرەوە ئامان ستێق جێگری سەرۆکی دەستگای نوری حیکمەمان لەگەڵا. کاگامان سڵاوی خوای گەورەتان لێبێ و سپاس بۆ دەرفەتەی کە بێمەتان بەخشی. ئامانج لە سازدانی ئەو مەراسیم و چالاکیەتێکە ئێوارەی ئەمڕۆ لە هەولێر ساز دەکرێت. سڵاوی خوا لە ئێوەی بەڕێز کاک جەلال کاک ڕیاز دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ تەواوی ستافە بەرنامە جوانەکەتان. سپاسی کەناڵی ئاسمانی پەیام دەکەین کە بەردەوام هاوکار بووینە بۆ گواستنەوەی کار و ساڵاتچەکانی دەستگای نوری حیکمە. بەڕێزان ئەمڕۆ لە شاری هەولێر لە هۆڵی میدیا دوای عەسر ئاهەنگێکی گەورە ساز دەکرێتن بۆ قورئان لە بەرانی دەستگای نوری حیکمە کە لە ماوەی ڕابردوو لە 2 ڕۆژدا کە لە بەیانی تا ئێوارە لەسەر ئاستی دەستگای نوری حیکمە لە نووسنگەی سەرەکی و سەرجەملقەکان ئەو قورئان لە بەرانە هەڵسەنگاندنیان بۆ کراوە کە ژمارەیان 28 کەس بووە و لە دەرەنجامی کۆتاییش 20 بەڕێز توانیویەتیان بڕوانامەکە بەدەست بێنن بە کۆی نمرەی دەچوو کە 85 لە سەدا بووە لە سەردەستی لێژنەیەکی وردبین لە کارەکان بە سەرۆکایەتی بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەددا سەرۆکی دەستگا و ئەندامەتی هەریەک لە بەڕێزان دکتۆر یوسف گەرمیانی و مامۆستا غەریب عەزیز ئەمڕۆ ڕێزلێنانیان بۆ دەکرێت و بڕوانامەیان پێ دەخشێت و بە گوێرەی تواناش ئەوەی کە بەردەستە هەدایان پێ دەبەخشرێتن ئینشاءڵڵا. زۆر باشە. ژمارە ئەو فێرخوازانە چەندە کە ئەمڕۆ بڕوانامە و وەکۆڵێ خەڵاتی شایستەیان پێشکەش دەکرێت؟ هەروەک باسم کرد لە کۆی گشتی 28 قورئان لەبەر لەسەر ئاستی دەستگای نوری حیکمە هەڵسەنگاندنی بۆ کراوە لە خلالی ئەو 2 ڕۆژەی کە لێژنەکە هەڵسەنگاندنی بۆ کردووە. لە دەرەنجامی کۆتاییش 20 کەس توانیویەتیان تەواوی حیفزی قورئان بڕوانامەکە بەدەست بێن و نمرەی دەرچوون کە 85 لە سەدایە بەدەست بهێنن. ئەمڕۆکە ئەو 20 کەسە بڕوانامەیان پێ دەبەخشێت و خەڵات دەکرێن.
تەنها فێرخوازان و لەبەرکارانی قورآنی پیرۆزی سنووری پارێزگا و شاری هەولێرە یان بۆ نمونە شار و پارێزگاکانی دیکەش وەک دەزانین نوری حکمە لە زۆربەی شار و شارۆچکە و پارێزگاکانی کوردستان لق و وەکۆڵێ نووسینگەی هەیە. بەڵێ بۆ خۆی هەڵسەنگاندنەکە لەسەر ئاستی دەستگای نوری حکمە بە گشتی بووە لە نووسینگەی سەرەکی کە لە شاری هەولێرە و سەر جەملەقەکان بەڵام زۆری قوتابیەکان لەم دەرفەتە ئیشاری هەولێرن لە هەمان کاتدا قوتابی دەرچووی شارەکانی سلێمانی و چەمچەماڵ و حاجیاوەشی تایە. ئەم قورآن لە بەرانە ئایا تەواوی هەرسی جزەکەی قورآنی پیرۆزیان لەبەر کردووە بەندەی کە بزانم جەناب داماژت بۆ کرد کە 20 کەسیان بە باشی قورآنی پیرۆزیان لەبەر کردووە. پێوەری هەڵسەنگاندنەکە چۆنیە؟ ئایا ئەمڕۆ وەکۆ لە جارێکی تر ئەزمون دەکرێنەوە یان پێشتر لەلایەن لیژنەوە بینراون؟ نەخێر لە خلالی ئەو دوو ڕۆژەی کە هەڵسەنگاندنەکە کراوە ئەمان هەڵسەنگاندنیان بۆ کراوە و لە هەڵسەنگاندنەکە دەرچوونە ئەمڕۆ جارێشتر هەڵسەنگاندنیان بۆ ناکرێت. ئەمڕۆ کە فقط بڕوانامەیان پێدەبەخشرێت و خەڵات دەکرێن. هەڵسەنگاندنەکە زۆر بە وردبینی کراوە لەلایەن لێژنەی هەڵسەنگاندن لەو سێ بەڕێزەی کە باسمان کردن. بەڵام مەرج ئەوە بووە وەک لە ڕێنماییەکان باس کراوە کە کۆنمرەی 85% زیاتر بەدەست بهێنن. ئەو قوتابیانی لە 85 کەمتریان بەدەست هێناوە نابنە خاوەن بڕوانامە و ئەمڕۆ کە بڕوانامەیان پێ نابەخشێتن لە کۆی گشتیش لە قورآنی پیرۆز حتمما دەبێت هەموو قورآنی پیرۆزیان لەبەرکرد بێتن. 5 پرسیاریان ئاراستە کراوە لە کۆی گشتی قورآن. ئەو 5 پرسیارەش بە شێوەیەکی وردبینی پرسیارەکان کراوە بۆ ئەوەی تەقیمێکی ورد بکرێن و 90 دەرەجەش لەسەر حیفزەکە بووە و زائیدەن 10 دەرەجەش کە لەسەر تەجویدەکە دانراوە بە کۆی گشتی 100 دەرەجە توانی بێتی 85 بەدەست بهێنێتن. ئەمڕۆ بڕوانامەی پێدەبەخشێ کە بریتین لەو 20 قوتابیەی کە ئەمڕۆکە خەڵات دەکرێن. ئاماری ساڵانی ڕابردوو لە نوری حکمە لە دەستگای نوری حکمە چیمان پێ دەڵێ؟ ئایا ساڵانە ئێوە تەنها 20 کەس ئەم بڕوانامە و خەڵاتەی پێدەبەخشن یا بۆمنە کەم و زیادەکە ساڵانە؟ طبعا ئەوە لە دوای 12 ساڵ لە تەمەنی دەستگای یەکەم ئاهەنگی لەو شێوەیە و یەکەم هەڵسەنگاندنی لەو شێوەیە کە لەسەر ئاستی دەستگای نوری حکمە بە کۆی گشتی ئەم هەڵسەنگاندنە ئەنجام بدرێتن. بەڵام پشتیوان بەخوای گەورە بڕیارمانداوە لە ئەنجومەنی کارژێڕی کە ساڵانە ئەم هەڵسەنگاندنە بۆ قورآن لە بەران ئەنجام بدرێت. لە ئێستاوە پێشبینی دەکرێتن کە ئەم ساڵ 28 کەس کردوویەتی ساڵی داهاتوو زیاتر لە 30 قوتابی ئامادەی تێدا بێت بۆ ئەوەی ئەوە هەڵسەنگاندنە ئەنجام بدات و بتوانێت بڕوانامەکە بەدەست بهێنێتن و ئەو قوتابیانش کە دەرنەچوون لە ساڵێکدا دەتوانن ساڵی داهاتوو دەرفەتیان بۆ دەڕەخسێتن کە جارێشتر بتوانن هەڵسەنگاندنەکە ئەنجام بدەن و بڕوانامە بەدەست بهێنن. کاتە ساڵانە دەبێتن بەڵام ئەوەی کە ئێستا دەگوزارێتن یەکەم تەجروبەی لەو شێوەیە. بەڵێ لە ئاستی وڵاتانی ئیسلامی و بەشێ لە وڵاتانی دەرەوەش گرنگیەکی زۆر بەم جۆرە چالاکیە دەدرێت. موسسەی زۆر تایبەتی بۆ دانراوە کە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتە پەیوەندیدارەکان ڕاستەوخۆ وە کۆڵێ سەرپەرشتیەکەن ڕاستەوخۆ سپۆنسەریە بن ڕاستەوخۆ بە جۆرێ لە جۆرەکان تەنانەت مێدیا و ڕاگەیاندنەکانیش گرنگیەکی ئەوتۆی پێدەن. لە هەرێمی کوردستان کە ئێمە هەمیشەڵێن لە 95 بەرەو ژوور خەڵکی کوردستان موسڵمانە و تەنانە سەرکردەکانیش خۆیان بە موسڵمانە زانن تا چەند بۆ منە پشتگیر و وەکۆڵێ هاندەر و سپۆنسەری ئەم جۆرە چالاکیانەی ئێوەن. هاوشێوەی سەرجەم ئاهەنگەکانی ترمان ئێمە لە کۆتایی بەر لە ئەنجامدانی ئاهەنگەکە خواپێداوان و کەسانێک مفاتەحە دەکەین بۆ ئەوی بتوانن خەڵاتەکان لە ئەستۆ بگرن چونکە بە حەقت لە توانای مالیە و دارایی دەستگادا نییە بتوانێت خەڵات دابین بکاتن بۆ ئەو کەسانەی کە دەردەچن و الحەمدولیلا بۆ ئەم جارش بۆ ئەم ئاهەنگە بە تایبەت کۆمپانیەکانی حەج و عومڕەمان مفاتەحە کردووە بۆ ئەوی بتوانن هەر یەک لە بەپێی توانە عمرەیەک دابین بکەن بۆ دەرچوویەک. سوپاس بۆ خوای گەورە لە دەرەنجامی کۆتایی 5 کۆمپانیای عمرە کە ئەمڕۆ لە ئاهەنگەکە ئاماژە بەناوەکانیان دەکرێتن توانیوێتیان گەشتێکی عمرە بۆ دەرچوان دابین بکەن و بەم جۆرە 5 گەشتی عمرەمان دەبێتن و زائیدەن لێرە بە پێویستیش دەزانین سوپاسی خواپێداوام بکەن کە بە بڕێک پارە توانیوێتیان کۆمەکی دابین بکەن بۆ ئەوەی ئەو بەڕێزانەی کە گەشتی عمرەیان بۆ دەرناسێتن بە بڕێک پارە خەڵات بکرێن ئەو 15 بەڕێزەی کەماون ئەمان بە پارە خەڵات دەکرێن ئینشاءالله. بەڵام سپۆنسەری دەستگای ئیعلامیەکانمان نییە ماوەستای بەڕێز. زۆر باشە. ڕێژەی ئەوانەی کە بەشداری کراون و خەڵات و بڕوانامەیان پێدەدرێت تەنها پیاوانن یان بۆ منە ڕێژەی ئافرەت و خانمان چیە لەم دەرچوویەدا؟ مەبەستمەوەیە زۆر جار لە خوێندنی قورآنی پیرۆزدا قسەیەگەیە لەبارەی خوێندن و دەنگخۆشی ئافرەتان. ئایا لە لەبەرکردنی قورآنی پیرۆزدا
لەو ڕێژەیە هیچ خانمێکی تێدایە؟ بەڵێ اختیبار و هەڵسەنگاندنەکە لەسەر ئاستی خوشکان و برایان بووە هەمان ڕێنماییەکان کە بۆ برایان نووسراوەتەوە هەمان ڕێنماییشە بۆ خوشکان لە دەرەنجامی کۆتایی ئەو 20 قوتابیەکە دەرچوون دابش بووە بەسەر دوو بەش ڕێک دەیان خوشکن دەشیان برانە مەبەستمەوەیە تەنها وەکۆڵێ لێهاتووی خۆیان بۆیان ویستوتانە وەکۆڵێ 50 بە 50 بەشی بکەن. نەخێت دەرەنجامی کۆتاییەکە بەو شێوێ دەرچووە ئێمە ئەو تەقیم ئەو بابەتەمانە بڵێ 50 بە 50 دابش بکەین بەسەریان احتیمالی هەبووە هەر 20 خوشک بن و احتیمالیش هەبووە هەر 20 برابن بەڵام دیارە قەدەری خوای دەرەنجامەکە بەو شێوە کە 10 خوشک توانیوێتان نمرەکەی بەدەستبێن و لە هەمان کاتداش دەبرا نمرەی دەرچوون بەدەستبێنن. زۆر باشە. ئەرکی داهاتووی ئەم فێرخوازانە چییە؟ بۆ نمونە ئایا ئێوە کە بڕوانامەتان پێبەخشی و ڕۆشنەوە ماڵی خۆیان دانیشن جارێکی تر ئێوە ئەرکیان پێدەست پێرنەوە هەوڵەدەن خەڵکێکی تر فێر بکەن یا بوونە لە مزگەوتێکا خزمەتی موسڵمانان بکەن دەرز و وانە شەڕیەکان بە خەڵک بڵێنەوە یا ئەرکی داهاتووی ئەمانە لە نوری حکمت چیە و تا چەند نوری حکمت سەرپەرشتی ئەرکەکەیانەکە لە داهاتووە؟ بەحقەت ئەوانە لە دەستگای نوری حکمە بەردەوام دەبن و مراجعی بەردەوام دەوێتن و بەپێی ئەو ڕێنماییانەش کە پێش هەڵسەنگاندنەکە تەصدیق کراوە لە ئەنجومەنی کارژێری هەموو 3 ساڵ جارێک ئەمانە جارێشتر تەقیمیان بۆ دەکرێتەوە بێ ئەوەی بڕوانامەیان پێ ببەخشێت مەگەر لە حاڵەتێک کە دەرەجەی زیاتر بەدەست بهێنێتن ئەو دەکرێت جارێشتر بڕوانامەی بە نمرە بەرزەکە پێ ببەخشێتن و ئیلا بڕوانامەکار ئەوەیە کە پێشتر تەصدیق کراوە کەواتە هەموو 3 ساڵ جارێک ئەمانە جارێشتر بە ئیلزامی هەڵسەنگاندنیان بۆ دەکرێتەوە لە تەواوی قورئانی پیرۆز و لە هەمان کاتیشدا وەکو مامۆستا لە دەستگای نوری حکمە ئیستفادەیان لێ وەردەژێ ئەمانە دەبن بە مامۆستای ئەو قوتابیانەی کە لە دەستگای نوری حکمە لە ئێستادا لە هەوڵی لەبەرکردنی تەواوی قورئانی پیرۆزن هەم ببن بە هاندەرێک بۆ ئەوان هەمیش بە حەقەت ئەو تەجروبەیە کە هەیە بتوان بگوازنەوە بۆ ئەو قوتابیانەی کە وانەکانی دەستگایان پێ دەڵێن. تا ئێستا چەند کەس لە نوری حکمە بەدەر لەم 20 کەسە ئایا ساڵانی ڕابردوو چەند کەس قورئانی پیرۆزی بە تەواوی هەموو لەبەر کردووە؟ مەبەستمەوەیە تەنها ئەم 20 کەسە بوون کە ئێستا بەشداری ئەم پێشبڕکێیان کردو ئێوەش بە پێوەرێ هەڵتان سەنگاندون یا خەڵکێکی تریژە بۆ کە نەیویستەوە خۆی بەشداری ئەم جۆرە چالاکیانە بکە بەڵام هەموو قورئانی لە نوری حکمە لەبەر کردووە؟ بەحقەت عەدەدەکە لەوەی زیاترە کە لە ئێستادا ئاماژەی بۆ دەکرێتن خەڵکێکی زیاتر لە ناو دەستگای نوری حکمە تەواوی قورئانی پیرۆزی لەبەر کردووە بەڵام بە هۆکارێک کە بۆی نەگونجاوە ئەمجارە بەشداری هەڵسەنگاندنەکە بکاتن ئینشاءڵڵا لە ساڵانی داهاتوو بەشداری دەکات بەڵام وەکو ئەوەی کە هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت ئەمە یەکەم تەجروبەیە کە دەستگای نوری حکمە پێیدا دەڕوات و ئەم 20 بەڕەزە دەرچوون پێشتر حاڵەتی لەو زۆرەمان نەبووە و ئینشاءڵڵا وەکو باسمان کرد ساڵانی داهاتوو بەردەوام دەبێتن هەر لە ئێستاوە بۆ ساڵی داهاتوو زیاتر لە 30 قوتابی زیاتریش دەبێت ئینشاءڵڵا ئامادەییان تێدایە کە بەشداری بکەن لەم هەڵسەنگاندنە ئەمە کە ساڵانە بەردەوام دەبێت پێی ساڵەکان عددی حافظ قورئانەکان لە دەستگای نوری حکمە لە زیاد بوون دەبێت ئینشاءڵڵا. زۆر باشە. بە دوای 12 ساڵ ئەزمون و تێپەڕاندنی ساڵ ڕۆژی دامەزراندنتان باسێک لە گرنگی دەستگای نوری حکمە بکەین و بەشەکانی ئەو بوارانی کە کاری تێکا و ئامانجەکانی با لەسەرتا بپرسین گرنگی دەستگای نوری حکمە لە هەرێمی کوردستان چیە و تا ئێستا چی کردووە لە خزمەتی ئاین و قورئانی پیرۆز و سیرە و ژیاننامەی پێغەمبەری خوا. دەستگای نوری حکمە ڕێکخراوێکی پەروەردەیی ڕۆشنبیری ناحکومیە کار دەکات لەسەر پەرەپێدان لە بواری زانستی و ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی بەر لە 12 ساڵ لە بەرواری 2007 لەسەر دەستی کۆمەڵێکی شارەزا و بە ئەزمون لە شاری هەولێر لە ژێرناوی سنتەری نوری حکمە بۆ سنتەری حکمە بۆ فێرکردن لەبەرکردنی قورئانی پیرۆز خۆی ڕاگەیان دوای 12 ساڵ و لە دەرەنجامی نوێکردنەوەی فەرمانی کارجێڕی لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان ناوەکەی گۆڕدرا بۆ دەستگای نوری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری کۆمەڵێک ئامانجمان هەیە کە دەمانەوێت تحقیقی بکەین لە کۆمەڵگەی کوردستانی گرنگترینیان بریتە لە گرنجیدان بە فێرکردن لەبەرکردنی قورئانی پیرۆز و زانستەکانی لە بوارەکانی قراءەت و ئەو بابەتانی کە متعلقن بە قورئانی پیرۆز وا دەبینین کۆی گشتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەتەنی و بە تایبەتیش ئەو ڕێکخراوانەی هاوشێوەی دەستگای نوری حکمە لە کۆمەلگا خزمەت دەکەن فراغێکی گەورەیان پڕ کردوتەوە لە کۆمەلگا
ئەو فراغی بەتایبەت لە تەمەنی لاوان و گەنجان دەبیندرێتن لە کۆمەلگەی ئێمە لە بێکاری و لەو فراغی کە لە بەردەستیان بتوانین خزمەتێکیان بکەین بە پەروەردەی قورئانی والحەمدولله لە ئێستادا دەستگا خاوەن مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراونە حکوومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند لە بەغدا و بەڕێز بالمناسبە ئەمڕۆ بەڕێز ئەکرەم جەمۆ سەرۆکی فەرمانگەی ڕێکخراونە حکوومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بانگەشت کرا بۆ ئەم ئاهەنگەی ئەمڕۆ وتەی دەبێتن. زۆر باشە. ئاماری ئەم 12 ساڵی قوتابیانتان بۆ من ئایا ئێوە قوتابی بەردەوامتان هەیە لە ماوەی ئەم 12 ساڵە لە قوتابێتیەوە وەکڵێ سەرکەوت بێ بۆ فێرکار و ئاماری لق و نووسنگەکانتان لە هەرێمی کوردستان و ساڵانە چەند کەس سوود لە ڕاژە و خزمەتەکانی دەستگای نووری حیکمە وەردەگرێت؟ دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری یەک نووسنگەی هەیە کە دەکەوێتە شاری هەولێر نووسنگەی سەرەکیە و لە هەمان کاتدا چواردە لقی فەرمی هەیە لە سەرتاسەری کوردستان لە ئێستادا زائیدەن 4 لقی ئەزمموی پێم خۆشە ناوی لقەکانی دەستگای نووری حیکمە بهێنم کە بریتین لە هەر یەک لە لقەکانی سۆران هەڵەبجە سلێمانی کەرکووک کۆیا خەبات حاجیاوە چەمچەماڵ پشدەر گەرمیان سەید سادق شۆڕش پیرەمەگرون شارە زور ئەمە ئەم چواردە لقە فەرمیێنە کە لە دەستگا لە کوردستان بناوی دەستگا بوونیان هەیە لە هەمان کاتدا هەر یەک لە لقەکانی ڕانیە چوار قورنا سەر و چاوە پێنجوێن لە ئەزممویدان پشتیوان بەخوای گەورە لە داهاتوێکی نزیک ئەمانش دەبن بە لقی فەرمی هەڵبەتە لە بیدایەتی لق کە دەبێتەوە 6 مانگ ئەزمموی تێدەبڕێنیتن متابعە دەکرێتن لەلایەن ئەنجومەنی کارجێڕی دواتر دەبێت بە لقی فەرمی. ئاماری قوتابیان و مامۆستایان لە دەستگای نووری حیکمە بە تەقریبی دەتوانم پێت بڵێم چکە الحەمدولله ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندا لە ئێستادا ژماری قوتابیانی دەستگای نووری حیکمە لە نووسنگەی سەرەکی و سەرجەم لقەکان زیاترە لە 8,000 قوتابی لە سەردەستی لە خزمەت 750 مامۆستا زانستەکانی قورئان فێر دەبن و منهەجی دەستگا دەخوێنن لە هەمان کاتدا 250 ئەندامی خۆبەخش لە دەستگا کارە کارجێڕیەکان ڕادەپەڕێنێت. ماهی خۆشحاڵیە کە 8,000 قوتابی و فێرخواز و 750 مامۆستا و فێرکار و 250 کارمەندی و خۆبەخشیش سەرکەوتوو بن ئینشاڵڵا. بۆچی پرۆژەکانتان کار و چالاکیەکانتان سەرتاسەرینین؟ بۆ نمونە چەند ساڵێک بەر لە ئێستا پرۆژەی لەبەرکردن و خوێندنەوە بۆ کتێبی خەلیفەکانی ڕاشدین لە نێوان جێنشین بوون و شەهید بووندا کە پرۆژەیەکی سەرتاسەری بوو هەموو کوردستان تێیدا بەشداری کرد و کۆمەڵی خەڵاتی شایستەشتان بۆ ئەو کەساندانە کە پلەیەکی بەرز بەدەزێن. بۆچی لە بەرکردنی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا و چالاکیەکانی تریشتان سەرتاسەرینین بۆ ئەوەی گوڕوتینێکی زیاتری تیا بێ و خەڵکێکیش بە گوڕوتینێکی ترەوە بەشداری چالاکیەکانتان بکات؟ بەحقەت ئەوە پرۆژەیەک بۆ لە ماوەی ڕابردوو لە سەر ئاستی دەستگا بەگشتی لە کۆمەڵگەی کوردستان ئەنجام درراوە وەکەوەی باس کرد پرۆژەی خولەفای ڕاشدین و زایدەن میهرەجانی ساڵانە و زایدەن پێشانگای کتێب بەڵام لە ئێستادا ئەم جۆرە ساڵاتیانە زۆرێک لە کەمتر پێوە دیارە لە دەستگاکە ئەنجام بدرێتن بەڵام بە نمونە ئەوەی کە ئەمڕۆ دەگوزارێتن ئەمە لەسەر ئاستی دەستگای نووری حیکمە بەگشتیە بەڵام پێویستیشە لە هەمان کاتدا کە پرۆژەی لەو جۆرەمان هەبێتن ئەوەی کە گرفتە بە حەقەت کولفە مادیەکەی کە زۆر جار بربەستە لەوەی بتوانین ئەو پرۆژە گشتیانە ئەنجام بدەین پشتیوان بەخوای گەورە لە ساڵانی داهاتوو پرۆژەی لەو شێوەمان زیاتر دەبێتن. زۆر باشە. دەگەڕنەوە تەیموری لەنگ و حەجاجی کوڕی یوسفی سەقەفی هێندە شارەزای قورئان بوون تەنانەت بە پێچەوانەشەوە قورئانیان لەبەر دەکرد و دەشیان خوێندەوە بەڵام چونکە پەروەردەیەکی ڕەسەنیان نەبوو سەرنجام بوونە دوو لە دیکتاتۆر و خوێن ڕێژەکانی مێژووی مرۆڤایەتی و نێو مێژووی موسڵمانان. بەتایبەت ئێستا مەبەستم ئەوەیە گەر قورئانی پیرۆز پەروەردەیەکی تیانە بەیان بوونە لە واتا و ناوەڕۆکە پەروەردەی و ئەخلاقیەکەی تێنەگەی سەرنجام لەوەچێ خەڵکێک بۆ مەبەستێکی خراپ بەکاری بهێنێ. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سلێمانی ڕووداوێکی زۆر قێزەون لە چەمچەماڵ و ڕۆژی ڕابردووش لە هەولێر ڕووداوێکی زۆر نەشیا و قێزەونی تر ڕوویدا. ڕۆڵی ئەوە لە پەروەردەکردن لە پەنای فەرمودەکانی پێغەمبەری خوا و قورئانی پیرۆز تا چەند توانی وتانە پەروەردەیەکی ڕەسەنی کوردەواری و ئاینیانە پێشکەشی ئەو خەڵکە بکەن بۆ ئەوەی نەکەونە نێو ئەو شتە پیسانەی کە ڕۆژانە گوێبیستیە بین. بەپێی ئەو پرۆگرامی کە لە دەستگا تەزدیق کراوە و پرۆگرامی خوێندنی قوتابیانە بە تایبەت لە تەمەنی منداڵ و نێوجەوانان لە دەستگای نووری حیکمە کە بریتێ لە پەیڕەوی منداڵی موسڵمان لەوێ کۆمەڵێک ئادا بوو ڕەوشتی بەرزی ئیسلام و ئەو بابەتانە لە خۆ دەگرێت و بە منداڵ و نێوجەوانانی قوتابیان دەگودرێتەوە
بەحقت ئێمە ئەو حاڵتانی کە باز دەکەیت بە دائیمی دڵگرانمان دەکاتن و لە هەوڵی بەردەوامدان بۆی بتوانین کۆمەلگایەک دروست بکەین کە پاک و خاوێن بێ هەموو خەڵکێک لەدەست ئەو قوتابیانەمان ئەمین بێت و دەستپاک و دەمپاک و کەسانی چاک و چاکەکار بن لە هەمان کاتدا هەم منفعەت بۆ خۆیان هەبێت و هەم منفعەت بۆ دەوروبەرەکەیان لە خاو خێزانیان لە کۆمەلگا بتوانن کەسێکی نمونەیان لێ دەربچێتن. ئێمە لە ڕێی ئەو منهەجەی کە هەمانەوە و لە ڕێی ئەو تەفسیرێکە لە قورئانی پیرۆز دەخوێندرێتن بە قوتابیان دەگوترێتەوە هەوڵ دەدەین بە دایمی کە قوتابیەکی چاک و پاک دەربچێتن کەسێکی وانە بێت کە کۆمەلگا لە دەستی چۆن دەڵێ بێزار بێ. زۆر باش مامۆستامان ئێمە شتێکی وەهامان نەماوە بەڵام ئەگەر ئاهەنگەکەی ئەمڕۆ ئاهەنگێکی گشتی و هاتن بۆ هەمووان بێت پێم خۆشە لە ڕێی کەناڵی ئاسمانی پەیامەوە جارێکی تر شوێن و کات و چۆنێتی ئەنجامدانی ئەوە هەنگە بە بینەران بگەێنی بۆ یەکە خەڵکێک یام کەسایەتێکی شاری هەولێر بیاوێ بەشداریەوە هەنگە بێ زانیاری زیاتری لە بەردەسا بێ و ئەمەش زۆر بە کورتی چووکە کاتی بەرنامەکەم تەواو بووە. دەستان خۆش بێ مامۆستانی بەڕێز بە حەقت ئاهەنگە کەمان باگەشتنامەکەی عامە گشتیە بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەمڕۆکە لە شاری هەولێر لە هۆڵی میدیا کاتژمێر 4:30 دوای عەسر ئەم ئاهەنگەمان دەست پێ دەکاتن کۆمەڵێک بڕگە و بەرنامەی جوانی لە خۆ گرتووە هەریەک لە بەڕێزان بانکخوازان دکتۆر عوسمان هەڵەبجەیی مامۆستا دلێر گەرمیانی وتەی تایبەتیان دەبێت زائیدەن ئەوەی کە باسمان کرد مامۆستا ئەکرەم جەمۆ وەک سەرۆکی فەرمانگەری خراونا حکوومیەکان حکوومەتی هەرێمی کوردستان وتەی دەبێتن لەگەڵ کۆمەڵێک چاڵاشتر لە خوێندنەوەی شعر و سرود و ئەو بابەتانە خۆشحاڵ دەبین بە حزوری هەریەک لەو بەڕێزانە کە ببن بە هۆکارێک بۆ ئەوەی ڕێز لە ماندووبوون و شەو نخوونی ئەو قوتابیانە بگرن کە ساڵانێک بەدەم قورئانی پیرۆزەوە ماندوو بوون و تەواوی قورئانی پیرۆزیان لەبەرگرتووە ئەمڕۆ بین ڕێزیان لێ بگرن حزوریان هەبێتن و زائیدەنیش ببن بە هۆکاری ڕێزلێنان و ببن بە هۆکاری هاندان بۆ ئەوانی تر بتوانن تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکەن. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز ئامان ستیق جێگری سەرۆکی دەستگای نوری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری زۆر سپاس کە لەولێرەوە میوانی بەرنامەکەمان بوویت. بەڵێ خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و پاشتر دەینەوە لاتەن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شەربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 0771 840 2000. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە.
تامێکی ترە ئێوە دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ڤیدیۆکانی ئەوە تایبەتە بە ئێوەی بینەرانی عزیزەوە کە هەر کاتێک ڤیدیۆکانتان بنێرن بۆ ژمارە تەلێگرامی 1950 زوو لە بیرمەسێتەوە بەس ڕاز لە بیری ناسێتەوە بۆ لەبەرکردنی ژمارە زۆر باشە. ڤیدیۆکانتان بنێرن بۆ ژمارە تەلێگرامە ئێمەش لا بەرنامەی پەیامی ڕۆژەوە بۆتان پەخش دەکەین کە لە ئێستادا هاوکارمان معروف مەجید لە هەندێک دیمەنی تافگەی شەڵماشی لە شاری سەردەشتەوە بۆ تۆمارکردن و بۆی ناردین بۆی کە لە بڕگەی ڤیدیۆکانیەوە پەخش بکرێت با پێکەوە بینەری و ڤیدیۆیە بین. کێشە خێزانیەکان و هۆکارەکانی گەیشتنیان بە دادگا وەک پێشتری ژاماژەم پێکرد لە سەرەتای بەرنامە لە ڕابردوودا و ئێستا بگرێت لە هەندێک ناوچەشدا بە تایبەتی ئەگەر گرفتێکی خێزانی هەبێت هێندە بەرجەستە بوو بێت کە لە نێوان ژن و مێردێکدا بۆیان چارەسەر نەکرێت یاخۆت گرفتە کۆمەڵایەتەکانی دی ئەوە لە مەجلیسێکی پیاواندا لە ناو دوو خێزان دوولایەنەکەدا چارەسەر دەکرا یاخود مامۆستایەکی ئاینی داهات و چارەسەری دەکرد و بەیەکی ئاشتەکردنەوە. بەڵام لەم ڕۆدا بۆچی دەبێت کێشە خێزانیەکان بە تایبەتی سەرپکێشن بۆ ناو دادگاکان و زۆر جاریش چارەسەرەکەی تەنها دەبێت لە یەکجیابوونەوە و تەڵاق بێت. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە لە شاری حاجیاوە پارێزەر کەژاڵ حەمامیمان لەگەڵایە. کەژاڵ خان سڵاوی خوای گەورەت لێبێت و ئەگەر لێەوە دەست پێ بکەین هەر یەکسەر تەوەرەکە دەکەمە پرسیارایە بۆچی کێشە خێزانەکان سەر لە ناو دادگاکانە دەردەکەنەوە بۆ چارەسەرەکەی. سڵاوی خوای گەورە لە ئێوەش کاک جەلالوەرە تەواوی بیسەر و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئێمەگە سەرەتا بین پێناسەیەکی خێزان بکەین بزانین خێزان چییە و گرنگی خێزان چییە. ئەمە کاتێک کە گوێبیستی وشەی خێزان دەبین ئەومان دێتە بەرچاو کە فەرحانیەک بەسەر دڵماندا دێت چونکە خێزان دەستپێکی ژیانێکی نوێیە دەستپێکێکە بۆ ئەوەی کە چەند کۆمەڵگەیەکە کۆمەڵگەگەلێکی تری لێ پەیدا دەبێت کەواتە بنیانانی کۆمەڵگەیەکی بچووکە کە کۆمەڵگەگەلێکی تری لێ پەیدا دەبێت.
کەواتە پێویستە ئەو خێزانە بە شێوەیەک بنیاد بدرێ کە لە داهاتوودا ئەو کۆمەڵگەی کە لە ئەنجامی ئەو خێزانە بنیان دەدرێت بە شێوەیەک بێ کە تاکەکانی هەرکە کێشەیەکیان هەبوو هەرکە شتێک ڕوودا لە نێوانیاندا ڕێک بەنانە بەنە بەردادگاکان و پەلەپەل نەکان. زۆر باشە. ئایا زۆرینەی ئەو گرفتانەی کە سەردەکێشن بۆ ناو دادگاکان بە تایبەتی لە نێوان ژن و مێردێکدا لەسەر چییە گرفتەکان؟ بە تایبەتی لەم ڕۆژە لەم ڕۆدا زیاتر ئەوەندەی کە گرفت دروست دەکرێت وەک باز دەکرێت ئامارەکانی تەکنۆلۆژیا زیاترینن. ئایا ئەمە تا چەندە ڕاستە و ئەگەر بکرێ باز لە هۆکارەکانی تریش بکەیت؟ بەڵێ ئەوەی کە لە ئێستادا ئەوەی کە ئێمە دەیبینین و دەیبیستین کە لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندیمان پێوە دەکرێت وەلکە لە دادگاکانەوە دەیبینین یەوە لە ڕێگەی ئەو خوێندنەوانەی کە بۆمان کردو یا خودە و سیمینەراتانەی کە کردومانە بۆ ئەو بابەتە بێ متمانەیی زۆر هەیە لە نێوان خێزانەکاندا. ئەگەر متمانە نەبوو لە نێوان ژن و مێردا هۆکارەکەی دەبێتە سەر دەکێشە بۆی کە بگە بە دادگاکان و پاشان ڕێز و خۆشەویستی. ئەوە خاڵێکی زۆر گرنگ و ئەساسە چکە کە ڕێز و خۆشەویستی لە نێوان خێزانەکاندا نەما کێشە خێزانەکان سەر هەڵدان کێشە خێزانەکانیش سەریان هەڵدا تاکی ئێمەوەدە هۆشیار نییە کە بتوانێت بە خۆی چارەسەری بکە بتوانین لە ڕێگەی دۆستێکیەوە ناسیاوێکیەوەکە ئەو کەسە دۆستێتی بە حەقەت بیەوێ بۆی چارەسەر بکە دەچێت پەنادەبە بۆ دادگاکان و پاشان خاڵێک تر لە ئەو خاڵانە ئەوەیە کە تاکی ئێمە هۆشیاری نییە پێشەوەی بچێتە ناو پرۆسەی زەواجەوە هۆشیارێکی نییە ئەوش بیانەوەکە دەگاتەوەی کە لایانی پەیوەندیدار هیچی نەکردو بەڵام ئەوە نابێتە بیانەوە چونکە تۆگە لە ئێستادا ئەوە بیانو نییە بورن تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە دەتوانین لە ڕێگەی تەلەڤیزیۆن و لە ڕێگەی خوێندنەوەوە لە باتی ئەوەی کە کات سەرفکەی بە کاتێک سەرفکەی بە بۆ نمونە بە مسلسلێکەوە بە شتێشکەی بێستودەوە یاخود بە یاریەکەوە وەرە گوێ لە توێژەرێکی کۆمەڵایەتی بگرێت کە چێشەکەت بۆ چارەسەرکە وەرە گوێ لە وتارێکی مامۆستایەک بگرێت کە چەند ئامۆژگاریەکت فێر دەکەت توانی سوادەی لێ بکەی بۆ ئەو کێشە خێزانانەی کە ڕۆژانە دێتە بەردمت بۆیە پێویستە تاک کچووکەڕ پێشەوەی بچێتە ناو ئەو پرۆسەیە و هۆشیارێکی خێزانی هەبێ پاشان ڕێز و خۆشەویستی پێویستە هەبێ و متمانە چونکە متمانە خاڵێکی زۆر ئەساسە و پێویستە هاوتایی هەبێ لە نێوان کچوو کوڕەکاندا بەداخەوەمە حاڵەتمان هەبووە لە دادگاکان بۆ خۆم لە جەلەسە بەشداریم کردووە کچ هاتووە کتوێتی زۆر جار کێشەم هەبوو لەسەرەوەی کە پارچەم بێنمە دەرەوە کەمێ قژی بێنێتە دەرەوە هاوسەرەکەی نەهێشتووە دەی تۆ پێش ئەوەی زەواج لەگەڵ ئەم کوڕەکەی ئەوە هەڵەکەی تۆ بووە ینی کە بزانی هاوتایی تۆنیا ئەو کەسە هاوکوفی تۆنیا دەی زەواجی لەگەڵ مەکە چکە گەر هاوتا نەبووی دواتر ئەو کێشانە بۆ پەیدا دەبێت گە بزانین لە ڕووی تەنانەت ڕۆشنبیریەوە تەنانەت لە ڕووی سروش تەنانەت لە ڕووگەی ژینگەیی ئەو کەسەیەوە لە ڕێگەی تەنانەت تەمەنیشەوە ئەگەر جیاواز بن لە مڕوانەوە پێویستە هاوسەرگیری لەگەڵ زۆر کەسانە ناکرێت چکە هاوسەرگیری لەگەڵ زۆر کەسانە کرد دواتر کێشە و مەشاکیل بۆ پەیدا دەبێتەوە کە گوتم لەسەر شتێکی ئاوا بەسیط لەسەر درێنانی کەمێک قش ئەم ژن و مێردە کێشەکانی نا بۆ دادگا دەیگوت هاوسەرەکەم نایڵێ ئەو جۆرە ڕەفتارانەکەن بەرەوەی ئەو ئیلتیزاماتی دینی زۆرە دەیکە دەتزانی ئەو پیاوە ئیلتیزاماتی دینی بەو شێوەیە تۆ بەو شێوەیەی دەبوو لە سەرەتاوە زەواجت لەگەڵ ئەو کەسە نەکردبە. زۆر ڕاستە بێگومان هاوکوفیەکێکە لەو بنەمە ئەساسی و گرنگیانەی کە لە زەواجا پێویستە زۆر ڕەچاو بکرێت و دەیان نمونەی قورئانی و فەرمودەی پێغەمبەریشمانەیە کە زۆر گرنگی بەوەدان باش پرسیارێکی تر بکەم زۆر جار خێزان و ئەوەی کە قورئانی پیرۆزیش بە حەکەمە من ئەهلیا و حەکەمە من ئەهلی باسیەکە ئێستا خۆیان خودی کێشەکەن ئەوەندەی کە تەداخلاتی ماڵە خەزوران لە ماڵە خەزورانی کچوو لە ماڵە خەزورانی کوڕ هەیە سەرنجام ئەم کوڕە بە جۆرێ دڵی کرمێ بێ لە ماڵە خەزورانی کە ئامادە نیە هیچ تاکێکیان بکاتە حەکەمی یا وەکو حەکەمی کچەکە قبوڵی بکە وە کچەکەش هێندە لە ماڵە خەزورانی تووڕە و بێتاقەتە مەبەستم ئەوەیە تا چەند ئەمە تەداخلاتکردنی ماڵە خەزورانی هەردوو لە وە قبوڵ نەکردنیان وەکو حەکەمێک لە چارەسەرکردنی کێشەکە ئەم کێشەیە گەیاندۆتە دادگا و مەحکەمە. بەڵێ یەکێک لە هۆکارەکانی کێشە خێزانیەکان ئەوەیە کە سوکار تەداخل دەکا بەداخەوە ئەو کێشانەی کە دێتە بۆ دادگاکان دێتە بەردەم دادوەرکەوەی ئێمە بینی بمان ئەوش کە بیستومانەوە بۆمان باز دەکرێن چکە زۆر کەس ڕۆژانە پەیوەندیمان پێوە دەکە و باسی ئەوشتان دەکا ئانی کێشەکەی لەگەڵ خەسوویەتی لەگەڵ دشەکەیتی لەگەڵ شوبرایەتی لە کەسێکێتی کەیسە بۆ هاتوو بۆ دادگاکان بەردەم حاکەم کچکتویەتی کێشەم هەبووە لەسەر خوێندن
وەکو نمونەیەک باسیکم هەر بۆ تەداخلکردی کە سوکاری توێتە لەسەر خوێندن کێشەم هەبوو چونکە من دەمەوێت بخوێنم هاوسەرەکەم نایڵێ دەی حاکمتی مادام کێشەکەی تۆ هیچ شتێکی تر نێت تەنیا خوێندنەکەیە مەخوێنات آخر گە نەخوێنم ئەگەر نەخوێنم دەبێ ئیشی ماڵی خۆم ماڵی خەزوریشم بکەم تۆ سەیریانی لەسەر ئەوە لێم و بە کێشە یاخود دەبێت لەسەر قادر مەشردنێک یعنی من کە لەسەرەوە دەی شۆم لە خوارەوە ئاو دەچێ بە ماڵی خەسومیان چەند بەڕەنگە پرشکە ئاوێ بڕۆ بە ماڵی خەسوەکەی لیان بوو بە کێشە و کێشەکان هێنا بۆ دادگاکان بۆی بەداخەوە پێویستە کێز وە کوڕیش ئەو هۆشیاری هەبێ حاڵەت هەیە کوڕ ئەوەندە لەگەڵ ڕێزم چۆتە ژێرباری دایک و خوشک و کە سوکاریدا ینی بە شێوەیە کە خێزانەکەی خۆی چۆن بڵێ گیر چوەتەوە ینی هیچ کاتێک ناتوانێت بۆ خۆی بڕیار بدا هەموو کاتێک دەبێ پرس بەوام بکە بۆ شتێکی بەسی دێ پرس بە دایکی بکە پرس بە باوکی بکە و بە هەمان شێوە بۆ ئافرەتیش ینی پێویست ناکەتەوە بۆ هەموو شتەنات حاڵەت هەبووە هاوسەر پێویستی بەوەی بۆ پیاوەکەی پێویستی بۆی بووە خێزانەکەی ئاڵتونەکانی بۆ بفرۆشێتی تو مادام ژیانی هاوبەشت هەیە دەبێت لەگەڵ خۆشی و ناخۆشیەکانیشدا حتمەن بەشداربی ئەو ئافرەت هەستاوە نەیفرۆشتووە چۆ پرسی ماڵی دایکی کردووە ڕاستە ئی خۆیەتی بەڵام تۆ تازە لەگەڵ ئەم پیاوە دەژی تازە ژیانی تۆ لەگەڵ ئەوە ینی پێویست ناکەوەندە بچێ ژێرباری قسەی کە سوکار و هەم ئی خۆت هەمی ماڵی خەسوودەوە بۆ هەردووک لای ڕاستە هەم بۆ کوڕەکەی هەم بۆ کچەکەش حاڵەت هەبووە کوڕ هەبووە لەبەر ئەوەی کە برایەکی بۆ منە لەگەڵ ینی و حاڵەت هەمان بوو نەک بڵێ بیست پێتمان خۆم بینیومە کچ و کوڕ کێشەیان هەبووە مناڵیشیان هەبووە پێش ئەوەی جیابێتەوە براکەی توێتی ئەگەر ئەو ئافرەتە بێنیەوە برای من نی دەی هەستاوە ئەم کوڕە بە قسەی براکانی کردووە خێزانەکەی خۆی لە خێزانەکەی جیابێتەوە ماڵ مناڵەکانی هەمووی تەفرەقە کردووە لەبەر قسەی برایەکی ئێستا هیچ خێزانەکەی جیابێتەوە مناڵەکانی من تەفرەقە بوون براکانیش و کە سوکارەکەی خۆشتی کردووە پشتیان تێکردووە کەواتە تۆ نابێ بۆ ژیانی تایبەتی خۆت کە ژیانی تایبەتی خۆت بۆ خۆت دەزانی چۆن ڕێکی دەخەی و چ لە بەرژەوەندی تۆدا پێویست ناکەم و کاتێک بچێ ژێرباری قسەی خزم و کە سوکار زۆر باشە کەواتە کەژاڵخان چی دەبێتەوە هۆکار لەوەی کە لەسەر قادر مەشۆردنێک و خۆت ئاماژەت پێکرد لەسەر فرۆشتنی ئاڵتوونەکانی دەبێ ئەم گرفتە لە نێوان دوو خێزانەکەدا چارەسەر نەکرێ بەڵکو بگاتە ناو دادگاکان ئایا لە ڕابردوودا بەم شێوازە بوو لە ڕابردوودا تەنانەت کێشە کۆمەڵایەتیەکان جاری وا بوو خوێنیش هەبوو لە نێوانیاندا لە مەجلیسێکی کۆمەڵایەتیە چارەسەریان دەکرد ئێستا بۆچی ئەو گرفتە بچووکانە دەگەنە ناو دادگاکان ئەمن لە هۆکارەکانی کێشە خێزانەکان باسیەوەم کرد کە کچ و کڕ هۆشیارێکی نییە پێشێ بچێتە ناو ئەم پرۆسەیە کەواتە کە هۆشیاریت نەبوو پێشێ بچێ ناو پرۆسەکە تو شەو حاڵەتان دەبی تۆ پێشەوەی داخڵی ناو پرۆسی زەوازبی پێویستی هۆشیارێکت هەبێ خوێندنەوەت هەبێ و لە بۆ نمونە توێژەری کۆمەڵایەتیە یاخود پارێزەرێکە یاخود کەسی ترێکە بۆ نمونە دۆستێکی نزیکتە پرسیاری لێ بکە دەبێ بزانی تۆ دوای هاوسەرگیری چ شتێک پێویستە تۆ بیکەی چ شتێک زەرورە ئەو حەق و مافانەی تۆ چن بەسەر هاوسەرەکەتەوە حەق و مافی هاوسەرەکە چێ بەسەرتەوە و پێویستە چۆن ڕەفتارکەی لەگەڵ کە سوکاری هاوسەرەکەت پێویستە چۆن تەنانەت ڕەفتارکە لەگەڵ هاوسەرەکەتدا چکە ئەوانە هەمووی هۆکارن تۆ گەر هۆشیارێکت پێشتر نەبێ ئەوانە هەمووی سەردەکێشە بۆ ئەو کێشە بچووکانە کە دوجار دەچن بۆ دادگاکان و کەژاڵ جەنابتان بە حکمیەوەی لە نێو دادگاکاندا و پارێزەرایەتیەکەن و زۆربەی کەیسەکانیش بریتە لە کەیسە کۆمەڵایەتیەکان و جیابوونەوەکان و ئەو شتانە کاریگەری مێدیا و زنجیرە دراماکان کاتێک کە زنجیرە درامایەکی تورکی دەبینین 937 ئەڵقەی لێ پەخشکرا و هێشتا بەردەوامە لەم 937 ئەڵقەیە هاوشێوەی خێزانێک ورد و درشتی ئەم خێزانە بە شێوەیەکی کۆنکرێتی و جوان و وەکو ئەڵێ تەمسیلی پێشکەشی ئەم خێزانە کووردە دەدرێ تەلاقی زۆر تێدا ئاسانە خیانەتی تێدا زۆر ئاسانە یعنی ژیانێکی هایلاوانە ئەژی و کابرای کرێکاری کوردی ژیان خانمێکی کورد دەیەوێت باڵای وەکوی ئەکتەرەکە بێ خواردنەکەی وەکو ئەکتەرەکەی سوورا و سپیاوەکەی وەکو ئەکتەرەکە بێت تا چەند ئەمانە کاریگەری خراپ و نەگەتیڤیان هەبووە لە زۆربوونی ڕێژەی جیابوونەوە و هاتنی کێشە کۆمەڵایەتەکان بۆ نێو دادگاکان. بەڵێ خاڵێکی زۆر گرنگت باس کە دەست خۆش بێ ئەوەی کە ئێستا خەڵکی ئێمە بەداخەوە ئاڵوودەی بووە ئەو مسلسلە تورکیانەیە ئەو فلیمە دۆبلاژکراوانەیە کە وا بە شێوەیەک بە تایبەت ئافرەتان بە شێوەیەک ئاڵوودەی بوون
کە حەقی مناڵەکانیان حەقی هاوسەرەکەی حەقی کەسوکار ینی بە شێوەیەک هێندێک ماڵ بۆ خۆم کە چووم ینی تەریق دەبیەوە ئەوەندە سەیری فلیمەکە دەکە ینی ڕووی لە تۆ نیە ینی وا دەکەی کە جارێک نەچێ بۆ ماڵە یاخود سەردانە کۆمەڵاتەکانی بیر چۆتەوە کەواتە ئەوانە هەمووی هۆکارن تۆ مسلسلێک 900 ئاڵقە بێ بەداخەوە زیاتریش چکە هەر وەرزەی ئەوەندەی کە 20مان لە خەڵک وەرزەی ئەوەندەیە دەنا زیاتریش سەردەکێشن تۆ ئەوەندە بێ دەیکۆ حەقی مێردەکەت ئەیکۆ حەقی بنداڵەکان دەیکۆ حەقی خزم و کەسوکار کە بچی سەردانیان کە ئەیکۆ حەقی میوانداریت کە خەڵک سەردانت کە بڵێ ئەوانە زۆر زۆر تەسیریان هەیە چکە بە شێوەیەک خەڵکی ئێمە بە تایبەت ژنومێردەکان ینی کە سەیری ئەو فلیمانە دەکا بەداخەوە ئەو شتانە هەمووش شتی ڕۆتینیاتن ئەوەی کە لەناو ئێمەدا هەیە کە ئەو جدیات و خێزان و پەروەردەکردنی منداڵ و کۆبوونەوە لەسەر سفرەوانی کێمە هەمانە ئەوان نیان ئەوەی کە تەنیا لە کامێڕەکان دەبینین ئەوە تەنیا شتی ڕۆتینیاتە بەس بۆیە کە پەروەردەی خێزانەکان تێکدەن ینی بە تایبەت لە ئێستادا کە ئەگەر بە شێوەیەکی زۆر باش لە وەزارەتی ڕۆشنبیری و بەو فلتەرانەدا ئەو فلیمانە بڕوان بە شێوەیەکی یاسایی ئەو فلیمانە هەبێ پەخش بکرێن چکە ئەو کێشە کۆمەڵایەتیانی کە ئێستا هەیە ئەو کێشە خێزانەی کە ئێستا هەیە یەکێک لە هۆکارە هەرە ڕئیسیەکان و سەیرەکیەکانی ئەو فلیمانن یاخود تەکنەلۆژیا بە شێوەیەکی خراپ ئینتەرنێتە چکە زۆر ئافرەت هەبووە هاوسەری هاتۆتەوە تەنانەت خواردنێکی خۆشی بۆ ئامادە نەکردووە لەبەر ئەو مسلسلانە ئافرەت هەبووە لە هاوسەرەکەی دانیشتوانی بە شێوەیەک نیو سەعاتێک 20 دقەیەک بۆ منە هاتۆتەوە نیوەڕۆیانیان کاتێشکە نەیتوانیوە لای دانیشی ینی ئەوەندە هۆگری مۆبایلەکەی بۆ بە ئەنتەرنێت و ئەوەندە هۆگری ئەو فلیمانە بۆ ناتوانێ وازی لێ بێنێ بۆی ئەوانە هەمووی هۆکارێکی سەرەکین بۆی کە کێشە خێزانیەکان پەرێ بستێنن بۆی کە کێشە خێزانیەکان بگەن بە دادگاکان. زۆر باشە کەژاڵخان لە ڕابردوودا جیلی پێشووە توانم بڵێم ئەگەر گرفتێکی خێزانی لە نێوان ژن و پیاوێکدا هەبوایە بە ئەستەم دراوسەکەی پێی دەزانی یا دایک و باوکی دوولایەنەکە دەیان دەزانی بەڵام ئێستا ئەم جیلی تازەیە چی بووەتە هۆکاری ئەوەی کە بەچووکترین کێشەیان نەک خەڵکی پێیان بزانێ بەڵکو دەبێت سەر کێشەتە ناو دادگاکان. بەڵێ ئەو خاڵی کە باسمان کرد مسلسلە بیانیانە بۆ تۆ بلاشکراوانە و ئەنتەرنێت ئەوانە هەمووی هۆکارن کە ئافرەت بە تایبەت خۆم ئافرەتم لە ناویاندا باشتر دەزانم ینی وا دەکا ئافرەت کە هیچ لە ژوورێدا نەیەڵێتەوە ینی خزم و کەسوکان ئێستا بەعقد وای لێ هاتووە هێندێک تەنانەت برادرم هەبووە کە کێشەی هەبووە بە پۆستێک ڕێکاستم پێکردووە ینی شتەکە کارگەشتەوەی کە پۆستی بکە لە فەیسبوکدا ببورن یاخود لە ستۆریدان یاخود لە تۆڕە کۆمەڵاتیەکانی تر ینی ئەوە هەمووی دەگەڕێتەوە بۆی کە گەنج یاخود ژنومێر بڵین هۆشیاری نییە هۆشیارێکی پێشوەختەی نییە هۆشیارێکی پێشوەختەی هەبێ دەنا لەو سەردەمە پێشکەوتوی ئێستا ئەمە لە باتی باشتر بین بۆ دەبێت خراپتر بین و جاران باشتر بوون لە ئێمە. زۆر باشە کەواتە کێ دەبێت ڕۆڵی هەبێ بۆی کە گرفتەکان لە ناو چوارچەوەی ماڵەکەیان نێتە دەرەوە چارەسەر بکرێت ئایا ئەوە زانایانی ئاینین دایک و باوکی دوولایەنن ئەو کوڕ و کچەن کە ژنومێردی یەکسرن کێ دەبێت ڕۆڵی هەبێ بۆی کە کێشەکان لە ناو چوارچەوەی ماڵەکەی ئەو خێزانەدا چارەسەر بکرێت. ئەمە بۆیە سەرەتا باسی پێناسی خێزانمان کرد لەبەر گرنگی خێزان بوو ئەوە لە خێزانەوە دەست پێ دەکات ئەمە هەر ناڵێن حکوومەت و لایانی پەیوەندیدار و ئەمانە لە خێزانەوە دەست پێ دەکات پێویستە لە سەرەتادا لە تۆ کە مناڵێکە دایک باوکی دەبینەیە کێشەی هەیە مناڵەکەش بە هەمان شێوە دواتر وەری دەگرێ و جێبەجێ دەکاتەوە کەس بە هەمان شێوە کوڕش بە هەمان شێوە پاشان دێتە سەر لە مامۆستایانی ئاینی پێویستە لە وتارەکانیان ڕۆژانی جمعە ئامۆژگاری خەڵک بکەن بۆ ڕێنماییان بدەنێ و پاشان لایانی پەیوەندیدار و پاشان دێتە سەر دادگاکان ئێمە تا ئێستا لە دادگاکان مەکاتی پێشەوەی ببین بە ئەندام لە سندیکای پارێزەران 2014-2015 ئەو کات لە دادگای بەرایی حەجیەوە پێشنیارمان کردمان بە کچ و کڕ پێش ئەوەی کە حاکم بڕیار بدە بە زەواجەکەیان با بەو فلتەرە تێپەڕێ ئێمە توێژەری کۆمەڵاتیمانەیە لە دادگاکاندا بە فلتەری وی تێپەڕێ هەندێک ئامۆژگاریان بکە هەندێک شێواز هەیە هەندێک شت هەیە فێریان بکە دەی کە بەوێدا تێنەپەڕی تۆ ڕاستەخۆ مارەتکردن کەواتە ئەو کچ و کڕە کە پێشتر هیچ هۆشیارێکی نەبوو لە مامۆستایانی ئاینی شتێک فێر نەبوو کە لە خێزانەکەی خۆی بەداخەوە کە خاڵێکی زۆر ئەساسە لێەوە یەک شتێک فێر نەبوو
لە دادگاکانیش کە لەوێ توێژەری کۆمەڵایەتی هیچی فێر نەکرد سەردەکێشە بۆ ئەو کێشانە و سەردەکێشە بۆ ئەوەی کە هیچ شتێک لە ژوورەکەی خۆی نەشارێتەوە بچووکترین شت نەک ئێستا لای کەس باسی بکە لای دایکی و باوکی باس بکە بگرە لە فەیسبوک پۆستی دەکە بە شێوەیە کە کەسەکان هەستی پێ دەکەن بەداخەوە ئەوە شتێکی زۆر باوە لە ئێستادا. جەلال بەدیدێکی تراکەمەوە کاتێک کێشەکان لە خێزان و ئایلەکانەوە دەرەچن و دەچێتە بەردەم مامۆستایەکی ئاینی یا پارێزەرێکی وەکو جەناتە یا سەرنجام دادوەر بڕیاری لەبارەوەدا کە سەرنجام منداڵ ئەگەر هەبێ قوربانی یەکەم و کوشتەی یەکەمی ئەم جیابوونەوە و کێشەیە بێ. ئەم سێ چوار کارکتەرە منداڵ لەلایەک مامۆستای گەڕێک لەلایەک پارێزەرێکی وەکو جەنابتان لایەک و دادوەرێکی باڵا لەلایەکی تر چ ڕۆڵێک دەتوانن بگێڕن و هەروەها توێژەری کۆمەڵایەتیش کە لە نێو دادگاکانە هەیە چ ڕۆڵێک دەتوانن بگێڕن بۆ گێڕانەوەی کێشەکە بۆ نێو خێزان یا چارەسەرکردنی و ئاشتبوونەوەی ئەم دوو تاکە. سوپاس بەخوای گەورە من تا ئێستا لەوەتی کە ئیشی پارێزەری دەکەمەوە 4-5 ساڵە هیچ کەیسێک لای من نەگەیشتوەتە جیابوونەوە یعنی ئەوەی کە پەیوەندیان کردووەوەی کە بینی و من قسەم لەگەڵ کردووە الحەمدوللا ئاشت بوونەوە و چوونەوە لای یەکتر قزیەم هەبووە مناڵیان هەبووە قسەم لەگەڵ کردووە ئافرەتەکە توێتی هیچ مەجالی تیانێت بێت جیابینەوە یعنی چەند جار قسەم لەگەڵ کردووە پەیوەندیم لەگەڵ کردووە یعنی خۆ دەمتوانی ڕێکدەم و دەست جیایان بکەمەوە کاتی لە دادگاکان تەنیا تەزدیقی تەلاقیان بۆ دەکەن یعنی شتەکە زۆر ئاسان دەبوو بۆ من بەڵام هەدەفی من ئەوە نییە ینی نەک هەر من وەک پارێزەری تریشمان زۆر الحەمدوللا کەوە پیشەیانە ینی هەوڵ دەدەن سەرەتا ئەو کچ و کوڕە هێدی بکەنەوە چکوانی کە تەلەفۆن دەکەن سەرەتا پەیوەندیمان پێوە دەکەن ئەوەندە تووڕەن لە ناخ داڕێک دەڵێن جیابوونەوە ینی هیچ دەرفەتی تێدانە هیچ مەجالی تێدانە بەڵام کە قسەیان بۆ دەکەین و وردە وردە ینی دەیانبینین و کچ و کوڕەکە دێنین دەڵێن بە خۆتان قسە بکەن چکە هەندێک کاتەیە کە سوکار نەهێشتە بە حەقەت کە سوکاری هەردووکیان ینی ڕێگەیان نەداوە ئەو کچ و کوڕە هەندێک قسە هەیە بیکەن بۆی کە کێشەکان چارەسەر بێ ئێمە کە ئەومان کردووە سوپاس بەخوای گەورە کچ و کوڕەکە گەیشتوونەوە و ئەو قەنەعەتەی کە بڕۆنەوە بۆ لای یەکتر پاشان مامۆستایانی ئاینیش الحەمدوللا ڕۆڵیان هەبوو بەڵام بێ ڕۆڵیان زیاتر بێ و پاشان دادگاکانی ژێمە لە دادگاکان زۆربەی زۆری دادوەرە بەڕێزەکان هیچ کاتێک یەکەم جەلەسە ژنمێردیان جیا نەکردوێتەوە بەڵکو دەرفەتیان پێداون جەلەسەکان دواخستەوە حاڵەتە بۆ تا ساڵێک 2 ساڵ ئەو قەزیەیە درێژەی کێشاوە بەس بوو ئەوەی چەند جارێک کە بێن بۆ دادگاکان بەڵکو ئاژ بنەوە بەڵکو یەکتر بدێنن ڕەحم و سۆزیان بۆ یەکتر بڕوە و پاشان هەماشە توێژەرە کۆمەڵایەتەکانیش لایەنێکی زۆر ئیجابیان بینیوە سوپاس بەخوای گەورە. زۆر سپاس بۆ بەڕێز کەژاڵ حەمەمین پارێزەر کە لە حاجیاوە میوانی تەوەری دووەمی بەرنامەکەمان بووی زۆر سپاس بۆ زانیاریانەوت بە ئومێدی کۆتاییاتنی کێشەوەگیر و گرفتە خێزانی و کۆمەڵایەتەکان. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان زانیاریەکمان لەسەر قورئان خوێنی عێراقی و جیهانی شێخ وەلید ئیبراهیم فەلوجەیی بۆ ئامادەکردوون بەداخەوە لەم وڵاتەدا بەهۆی ئاسانکاری لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا هەر ڕۆژێ و هەواڵی مەرگی یەکێک لە زانا و شاعیر و کەسایەتیەکان و سیاسیەکانی ئەم وڵاتە بڵاو دەکرێتەوە بە ناڕاست و لە مانگی ڕابردوودا 3 کەسایەتی و کارکتەری ئەدەبی و ئاینی کورد دکتۆر عەبدوڵڵا پەشێ و ئیسماعیل خوڕماڵی و دوێنێش شێخ وەلید ئیبراهیم بڵاو کراوە کە هیچ ئەسوەساسێکی نییە بەڵام ئەمە بە جۆرێک لە جۆرەکان نامتمانەیەک لای خەڵک دروست دەکات کە لە ئێستادا خەڵکێکی زۆر پێی وایە وەلید ئیبراهیم کۆچی دوای کە خەڵکێکی پێی وایە لە ژیاندا بەڵام ئێمە دووپاتیەکەین کە شێخی قورئان خوێن خوای گەورە شفای بۆ بنێرێ هێشتا لە ژیاندا ماوە بە پێکەوە بینەری بەشێ لە زانیاری و ئەزمونەکانی ژیانی ئەو قورئان خوێن عێراقیە بین. ويوم يناديهم فيقول ماذا أجبتم المرسلين فعميت عليهم الأنباء يومئذ فهم شێخ وەلید ئیبراهیم عەبدولکەریم محەممەد عەبدولی لە ساڵی 1940 لە گەڕەکی عەزیزیە لە شاری ڕوومادیەی سەر بە پارێزگایان بار لەدایک بووە. لە ساڵی 1944
بەهۆی نەخۆشیەوە هەردوو چاوەکانی لەدەستەدات و نابینا دەبێت. شێخ وەلید ئیبراهیم هەر لە منداڵیەوە باوکی دەینێرێتە پەیمانگای مۆسیقای نابینایان لە بەغداد. لە دوای ساڵێک مانەوەی لەو پەیمانگایە وەلید ئیبراهیم واز لە کاری مۆسیقا دێنێت و دەستەکە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز لەسەر دەستی کۆمەڵێک لە مامۆستای زانا وەک شێخ محەممەد عەواد و حاجی ئیبراهیم و خات و عەفیفە محەممەد سعید. لە تەمەنی 15 ساڵیدا کاتێک وەلید ئیبراهیم بەشداری پێشبڕکەیەک دەکات کە بۆ قورئان خوێنانی عراقی سازکراوە بەهۆی دەنگخۆشیەوە ناوبانگ دەرەکات. لە تەمەنی 26 ساڵیدا و لە ساڵی 1967 وەلید ئیبراهیم بەتەنها دەچێتە وڵاتی کوێیت و لەوێ بۆ هەمیشەیی نیشتەجێ دەبێت. سەرەتا لە ماڵی پورزایەکی دەمێنێتەوە و لەوێ دەبێتە بانگبێژ لە یەکێک لە مزگەوتەکاندا. هەر لە کوێیت دەچێتە پەیمانگای پێشنوێژ و وتارخوێن، ئەو پەیمانگایش بە پلەی یەکەم تەواو دەکات. وەلید بۆ ماوەی 6 ساڵ لە خانەی قورئانی پیرۆزی ئەزهەر زانستی قورئان و ڕاوەکردنی قورئانی پیرۆزی خوێندووە. لە دوای چەند ساڵێک مانەوەی لە کوێیت گەشتێکەکە بۆ قاهیرە و لەوێ دەچێتە خزمەتی قورئان خوێنانی بەناوبانگی جیهان شێخ عەبدولباسط عەبدولسەمەد و شێخ محەممەد سدیق مەنشاوی و ئەوانیش هاندەرێکی باشی وەلید دەبن بۆ ئەوەی لە خزمەتی قورئانی پیرۆزدا بێت. شێخ وەلید ئیبراهیم شێوازێکی تایبەت بەخۆی هەبووە لە خوێندنەوەی قورئانی پیرۆزدا و لەسەر شێوازی عراقی قورئانی خوێندووەتەوە. شێخ وەلید ئیبراهیم لە چەندین مزگەوتی کوێیت پێشنوێژ بووە و وەکو مامۆستا لە قوتابخانەی ئیسلامی ئافرەتانی ئێواران و قوتابخانەی معەتیەی ئەنساری لە کوێیت خزمەتێکی گەورەی کردووە. لە دوای جەنگی کوێیت هەر لە وڵاتە خانەنشین بووە تاوەکو پێش نەخۆشکەوتنیشی بەتایبەتی لە دەشەوی کۆتایی هەموو مانگێکی پیرۆزی ڕەمەزان لە مزگەوتی عەوزا بەشداری پەرستشەکانی کردووە. ئێستا کە دەنگۆی مردنی بڵاو بووەتەوە هێشتا زیندووە و تەمەنی 78 ساڵە و بەدەست نەخۆشیەوە دەناڵێنێت. قل أرأيتم إن جعل الله عليكم الليل سرمدا إلى يوم القيامة من إله غير الله يأتيكم بضياء. السيل زبدا رابيا والقرآن الحكيم إنك لمن المرسلين على صراط مستقيم. تنزيل العزيز الرحيم لتنذر قوما ما أنذر آباؤهم فهم غافلون. لقد حق القول على أكثرهم فهم لا يؤمنون.
وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا فأغشيناهم فهم لا يبصرون وسواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون بینەرانی عزیز ئەگەرچی بڕیاروا بوو کە تەوەری سێمان قسەکردن بێ لەسەر یاری پۆبجی بە تایبەتی ئەو کوڕێکەوەکو گۆڵدن بۆی ناسراوە لە یاری پۆبجی لە مۆبایلدا دیارە میوانەکەمان ئامادە نیە بۆیەتە چینە لای بڕگەی دروستکردنی شیرینی کە خاتو فاتمە حەسەن لە ئەولێرەوە بڕگەیەکی بۆ ئامادە کردوین و شیرینی بۆ دروست کردوین با پێکەوە بینەری ئەو بڕگەیە بین. سڵاو بینەران، من فاتیمە حەسەن لەمە جا لەگەڵتان دەبم لە دروستکردنی شیرینی و تەنها زۆری خواردن. ئەوڕۆ دەست پێ دەکەین بە دروستکردنی بڕمەی باقلاوە ئینشاڵڵا لەگەڵ بن ختووە بە ختووە باسی دەکەین. نانەکان بە دانە دانە بیتن نەک دوو دانە بێکەوە دانە دانە فستەقەکە نابی ئەوەندە زۆر بیتن یعنی لەوانەیە نانەکەی بدڕێنیتن بەپێی چەند زیاتر بی خۆشترە بەس لە بۆ بەرمەی زۆر نەبیتن دەتانی زیاتر تێکەی ئەگەر بیکەی پاقڵاوە یعنی شێوازەچکە ئەوە چەند ئەوها لەتی زیاتر بیتن جوانتر و خۆشتر دەبیتن.
باقلاوەکەتەوە بوو هەمووی چۆرمان کرد باکەرە فڕنیەکەمان لێ ئامادە کردیە بە دەرەجەی 200 سرە و ژێری بێکەوە سوور بێتەوە تقریبان ماوەی 25 دقەی پێویستە. ئێستا شیرەکەتەوە بوو کوڵا دیارە 10 دقە تا بڵقی دەکاوە چ بڵقی کرد ئەوجا دەیکوژێنیەوە تا سارد دەبتەوە وەچی سارد بۆ ئەوجا بەسەر باقلاوەکەی دادەکەی.
بەڵێ خۆشەویستان زانیاریەکمان لەبارەی داری سەباح بەحەوە بۆ ئامادەکردوون کە بریتێ لەو دارە چەتر ئاسا و چڕە سێبەرخۆشەی کە لە ماوەیەکە لە هەرێمی کوردستان تەواوی شۆستە و شەقامە گشتەکانی شاری وەکۆڵێ ڕازاندۆتەوە بەڵام بەداخەوە بەهۆی زۆری و بەهێزی ڕەشەبای سلێمانی و ناسکیەوانیش زۆر جار دەکەونە بەر هەڕەشەی توندی ڕەشەبا و دەشکێنەوە. با پێکەوە بینەری زانیاریەکین لەبارەی سەباح بەحەوە. ئایا داری سەبەحبەح یا چەتر ژەهراویە؟ دوای بڵاوبوونەوەی دەنگۆی مەترسی درەختی سەبەحبەح مەترسی لەسەر ژیانی مرۆڤ هەیە. ڕێکخراوی ئایندا بۆ پاراستنی ژینگەوی پشتڕاست کردەوە کە داری سەبەحبەح دارێکە دۆستی ژینگەیە و نیشتیمانی سەرەکی ئەم دارە باکووری هیند و باشووری ڕۆژهەڵاتی ئاسیایە. تەمەنی ئەم دارە لە نێوان 150 بۆ 200 ساڵە. ئەم دارە لە هەموو جۆرە خاکێک سەوز دەبێت. تەنانەت لە خاکی لمیشدا توانای گەشەی هەیە. دەچێتە قوڵایی خاکەوە. بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژیەم ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت. تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.